پێی ناڕەحەتم لەبەرەوەی لە دەستمان بوویەوە شۆڕشێکی ئەوێتە دیسان بکەوێتەوە دەست خۆمان. بەڵام بە هەر حاڵ دڵخۆشم بەوەی کە ئەم حکوومەتەی عێراق گۆڕانکاریە بەسەرا لە ساڵی نوێدا لەوانەیە گۆڕانکاریەکی تر بێت هەر چاوم لەوەیە کە هەموو شتەکانی مەسەلەن سەروەت و سامانی کوردستان لەژێر دەستی حکوومەتی هەرێما بێن نە لەژێر دەستی ئیراد و واریداتمان بچێتەوە بەغاو. هەمیشە من معتەقید بە بەغا نیم بە تایبەتی ئەوانەی کە شارەزانین لەسەر مەسەلەی شیعەکان. شیعە بە هەموو شێوەیەک یعنی حەزەکە مناڵە سنیەک برسی بکە بە دەستکەوتی دینی لێی حاڵی ئەبێت. جاوەرە ئێمە هەردووکیشانی کوردیشین و سنیشین مشکلەکەمان قوڵترە. بەڵام بس بە حاڵی خۆم ئیسا من و تۆ کە لەم سێبەراوە ساوین ئەگەر حکوومەتی هەرێم نەبێ ئەم سێبەرە نییە بۆ من و تۆ پێویستە بە هەموو توانامان بە هەموو شێوەیە هەوڵ بدەین. ئەگەر مەشاکیلیشێ هەبێ و ئەملا ئەولای هەبێ ئەبێت چاک بکرێ نابێت لە قەیلێ بدەیت و بیڕوخەنی ئەبێ بنیادی بنێ بێ دروستی بکەیت. دیارە هەروەکو هەمووتان ئاگادارن زۆر دەقەڵک کە ئاگانیە لەسەر مەسائیلی مەسەلەی کورد. ئێمە عێراق هەر حەز ناکا بە گەشەکردنمان بە پەرەسەندنمان بە بوونمان چون نە عێراقیش و نە تورکیش و نە ئێرانیش حەزیان نەچارەی کورد نییە و حەزیش ناکەن کورد بێ بە هیچ. بەڵام خەڵکی ئێمە لەبەرەوەی کۆمەڵی خەڵکی ناوبازار بێت تەجروبەن لەسەر زۆر مەسەلە معتەقیدن بەوەی کە عێراق ئەتوانێ هەموو شتێکی کوردستان دابین بکات. بەڵام عێراق خۆی لادا لەو شتانە ئیسا ڕاستە بە فشار و بە وجودی خۆمان و ینی ئەنواع زەقتی دەرەکی و خۆشمان وجودی خۆمان کە هەین بەڕێ ئەکا ئەم ئیشانە و لەوانەیە موچە بنێرە. بەڵام دڵنیات ئەەکەم کە ڕۆژێ لە ڕۆژان هەر ناینێرێ. دوای حکوومەتی عێراقی پابند نابێ بە ڕێکەوتنەکەەوە نە هەرگیز بیانوویە گەیەنێتەوە هەر هەڵی ڕۆشێنێتەوە. بەڵامە بێمە کار بکەین بە قووەت بین و هەڵ بدەین زوو پێگەی خۆمان بە قووەتر بکەین و بنیادی وڵاتەکەی خۆمان بنین. ئەمڕۆ هەستیشم پێ کردووە لە سنووری هەولێر خزمەتگوزاریەکی زیاتر هەیە توانیم یانە زیاتر پریای خەڵکەکەی خۆیان بکەون توانیم یانە شارەکان ناوەدان بکەنەوە ڕێگاڵبان تەرتیب بکەن تەنانە لە هەموو ڕۆکانەوە مەسەلەن تووشی ئەوە بووین حتا دووچاری ئەوە بووین بەش بە حاڵی خۆم من کەوتوینەتە بەر ئێرە ئەم زۆنە لەم زۆنە ئەو خزمەتگوزاریە وەکو ئەولانیە و حەزەکەم ئەم لاش خۆیان هەڵ بکەن و خزمەتی وڵاتی خۆمان بکەین و ئێمە هەموو یەک پارچەین و کوردین و ئەبێ هەموو لایە وەکو یەک خزمەتی وڵاتی خۆمان بکەن.